پرسیارێکی تر کە زۆر لێمان دەکرێت دەربارەی نەخۆشی شەکرا چۆن بزانین ئەمن شەکرەم هەیە. زۆر ئاسانە، فەحسێکی زۆر ئاسانە، ئیشی 2 دقە ناخایەنێ دەتوانی ڕێژەی شەکری خۆت بپێوی. ئەگەر هاتوو سێمانجیت فەحسی سێمانجیت 6.5 و بەسەرەوە بوو، ئەگەر هاتوو لە خورینی 125 بەسەرەوە بوو، ئەگەر هاتوو لە پاش نان خواردن بە 2 سەعات 200 بوو شەکرەکەت، ئەوە دەوترێ تووشی نەخۆشی شەکرە بووی. پرسیارێکی تری باوی نەخۆش و خەڵک دەربارەی نەخۆشی شەکرا، ئایا ئەمن چۆن ڕێگری بکرم لەوەی کە تووشی نەخۆشی شەکرە بم؟ زۆربەی سەرچاوە پزیشکەکان ڕێنمای ئەوە دەکەن کەوا 6 مانگجارێک هەموو مرۆڤێکی ئاسایی شەکرەی خۆی بپێوێ لەبەر 2 هۆکار. یەکێکیان ئەوەیە کە نەخۆشی شەکرا لە بیدایە نیشانەی نییە، بۆیە نەخۆشەکە وا باشترە خۆی چێک بکە، نەک بڵێ وەڵام مادام هیچم نییە و عیبم نییە و نەخۆش نیم شەکری خۆم ناپێوم. و ئەگەر هاتوو 6 مانگجارێک یاخود ئەو نەخۆشانەی کە بەتەمەنن لە خێزانەکەیان نەخۆشی شەکر هەیە، وا باشترە 3 مانگجارێک فەحس بکەن، کەواتە ئەتوو کە فەحسەکەت کرد یەکەم دەزانی شەکرەتەیە، 2 ڕێگری دەکەی لەوەی کە شەکرەکەت بەرەو پێشەوە بڕوا و تووشی دەرهاویشتە خراپەکانی نەخۆشی شەکرە بیت. پرسیارێکی تری دەربارەی نەخۆشی شەکرا کە زۆر لە ئێمە دەکرێت، دەڵێ دکتۆرە من هیچ عیبم نییە، وتیان شەکرەتە، شەکریان فەحس کردم، شەکرم 200 بوو 250 بوو، بەڵام هیچ کێشەم نییە، هیچ نیشانم نییە، هیچ ناڕەحەتیم نییە، من بۆچی نەخۆش بم؟ نەخۆشی شەکرا یەکێکە لەو نەخۆشانەی کە پێ دەکوترێت بکوژی بێدەنگ. بۆچی ئەم ناوەی لێنرایە؟ لەبەرەوەی لە بیدایە زۆربەی نەخۆشەکان نیشانەیان نییە، فلەبەرەوە دەبی 6 مانگجارێک وەکو گوتمان 3 مانگجارێک شەکری خۆت بپێوی وەبی بێ ئەوەی هیچ نیشانە و نەخۆشیەکەتەبی شەکرەکە ببینیەوە و کۆنتترۆلیکەی بۆ ئەوی تووشی دەرهاویشتە خراپەکانی نەبی. فلەبەرەوە بڵێ لە بیدایە زۆر جار نەخۆش هیچ مشکلەی نییە، هیچ نەخۆش نییە، هیچ هەست بە نەخۆشی ناکە، بەڵام ئەوە ڕێدەگرێت لە دەرهاویشتە خراپەکانی شەکرا. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.